یەکێتی نیشتیمانی کوردستان مەبەستێتی هاوبەشێکی حەقیقی حکومڕانی هەرێمی کوردستان بێت بۆ ئەمەش وەرەقەیەکی مفاوەزاتمان حازر کردووە پێشکەشمان کردووە تەراجوع لە هیچ خاڵێکی وەرەقەی مفاوەزاتی خۆمان ناکەین و ئەم پۆستانی کە بە حەقی خۆمانی دەزانین وەکو بەرکەوتەی هەڵبژاردن ئەمانە حەقی یەکێتی نیشتیمانی کوردستانن و تەنەزول لێ ناکەین بەڵام ئەگەر سەڕم لێرە بنجاوی هەمووتان دەمەوە بەڵام ضرورەتێک هەیە لە ئێستادا کە هەردوو لامان مەسئولیاتێکی گەورەی مەسئولیاتێکی گەورەمان لەسەرشانە بۆ ئەوەی کە ئێمە لە بەردەمی پێکەنانی دوو حکومەتین بۆ ئەوەی کە بتوانین بەیەکەوە حەق و شایستەدارەکانی خۆشمان لە بەغدا بەدەستنێنین پێویستمان بە یەک گوتاری هەیە پێویستمان بە یەک دەنجی هەیە پێویستمان بۆ هەیە کە ڕێک بکەوین مڕونەت بنوێنین و وا بکەین کە تەنەزول بکەین لە پێناوی نیشتیمانی لە پێناوی سازانی نیشتیمانی لە پێناوی ڕێککەوتنێکی باش بۆ گوڵانی خەڵکی کوردستان ئەمە ضرورەتێکە هەردوو لامان دەبێتیدا هەست بە مەسئولیت بکەین بەڵام وەکو ئاماژەم پێکرد یەکێتی نیشتیمانی کوردستان نە لە وەرەقەی مفاوەزاتەکەی خۆی و نە لەو پۆستانەی کە بە حەقی هەڵبژاردننی خۆی دەزانێت تەنەزول